منەوێ ئاماژە بەوە بەم ئەزانی ئەمە شتێکی تازە نییە بۆ ئێمە لەبارەی سیاسەتی دەوڵەتی تورکیاوە بەگشتی لەگەڵ بواری ڕۆژنامەوانی و بواری ئازادی ڕادەربڕین و نووسرە کوردەکان و هەروەها بەگشتیش لەگەڵ نووسرە تورکەکانیش بە تایبەت معارزەکانی ئەزانی لەوەتەی حزبی عدالە و تەنمیە داد و گەشەپێدان بە سەرۆکایەتی ئەردۆغان هاتوۆتە سەر حکم ئەوەی تر دەوڵەتی تورکیا لە ڕووی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی نووسینەوە ئەوەی تر کەوتۆتە قەیرانەوە لە کاتێکا کە دەوڵەتی تورکیا هەوڵی ئەوە ئەیە ببێتە ئەندام لە یەکێتی ئەوروپا بەڵام گەورەترین کێشەی لەو بوارەیە هەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی پێی قبول ناکرێ و ئەویش پەلەقاژەیەتی خۆشی ناتوانێت دەست لەو سیاسەتەی هەڵگرێ بۆ لەبەر درێژە پێدان بەو سیستمی سەمکاریەی کە ئەردۆغان بەڕێوەی ئەبا دەزانی لە تورکایە ئەو قەتەغەی کە لەسەر کووردە هەر ئەوە نییە بە تایبەت تەنانەت لەسەر تورکەکانی شێت تۆ ئەزانی ئیستا بە سەدان ڕۆژنامەوانی جگەل لە کوردەکان تورکیش لە ناو زیندانەکانان هەر بە پێی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی یەک لە سەرسەی ڕۆژنامەوان و میدیاکاران لە هۆڵن عفو لە تورکیا لە ناو زیندانان ئەمە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە دەوڵەتێک کە با بڵین بواری ڕۆژنامەوانی بە سیاست کردووە بە حیزبی کردووە تۆ ئەزانی لەوەتەی کە ئەردۆغان هاتوۆتە سەر حکم نەهجێکی بە ئیسلامیکردنی بواری ڕۆژنامەوانی گرتۆتە بەر جگەل لەوە چیشی کردووە زۆر لەم با بڵین بازرگان و سەرمایه‌دارە گەورەکانی دەور و پشتی خۆی زەختێکی زۆری لێ کردوون دەستگا ڕۆژنامەوانەکان بکڕنەوە بۆ ئەوەی جارێکی کە لەسەر ئەساسی ئەوە ئیش بکەن کە با بڵین ببن بە پیاوی با بڵین بیکەن بە دەستگای سەر بە حکوومەتەکەی ئەردۆغان زۆری مۆڵەتی لە ڕۆژنامەوانە بیانەکان سەنۆتەوە نەچن لە ناو تورکایە کار و چالاکی ڕۆژنامەوانی بکەن تۆ زانی لە زیندانەکانە سەدان ڕۆژنامەوانی ئەوروپیشی تایە ینی ئەوروپی و غەیرە تورکەکانیش ئەوە جگەل لە تورک لە معارزەکان و جگەل لە کوردەکانیش تۆ ئەزانی بە سەدان دەستگای ڕۆژنامەوانی داخستووە بە سەدان ڕۆژنامەوان بێکار و بێ ئیش بوونەتەوە ئەمە هەر هەمووی چیمان پێ ئەڵێ پێمان ئەڵێ ئەم دەسەڵاتەی تورکیا ئەم حکومڕانی تورکیا حکومڕانیکی ستەمکارانەیە لە دژی ئازادی ڕادەربڕین لە دژی ئازادی نووسین ئازادی ڕۆژنامەوانی بەم شێوەیە ڕفتارەکە بۆ ئەوەی زیاتر درێژە بە تەمەنی حکومڕانی خۆی بە لە تورکیادا هەڵبەتە ئەمە هەر طبعاً هەر با بڵێن تورکیاوانیە بە پێی ڕێکخراوی راپۆرتێکی ڕێکخراوی ڕۆژنامەوانی نێودەوڵەتی تورکیا تەصنیف کراوە یان پۆلین کراوە بە یەکێک لە دا خراپترین وڵات لە دنیاە کە خراپترین نەهجی هەیە بەرامبەر بە ڕۆژنامەوان و لە بواری ئازادی ڕادەربڕینە کە بە هیچ شێوەیەک ئەوەی کە پێی ئەڵێن ئازادی ڕادەربڕین ئەوەی پێی ئەڵێن ئازادی چالاکی ڕۆژنامەوانی لە ناو تورکیا بوونی نییە ئەزانی نووسەر کاتێک ئەتوانێت پەیامەکەی وەکو خۆی بگەێنێ و ئاڕاستی کۆمەلگای پێ بکە تۆ ئەبێت کۆمەلگا بڕێکی باش وشیاری هەبێ بۆ ئەوەی لەو پەیامە تێبگا دووەم لەوەش گرنگتر دەسەڵاتێک هەبێ هەست بە بەرپرسیارەتی بکە خۆ لە تۆ وانە بێ بۆ نمونەیسە لە ئەوروپا کە ئێمە ئیتر ئەڵێن ئەو دیموکراسیەتی لە ئەوروپا هەیە لە هیچ شوێنێکی تر نییە بەڵام لە ئەوروپاش لە ناو با بڵێن بازنەی دەسەڵاتە لە ناو دەوڵەتەکانە خواروخێکی و غەڵەت و گەندەڵی و ئەم شتانش ڕوو ئەیە بەڵام فەرقەکە لە چیە فەرقەکە لەوایە نووسەر بە بەرپرسیارەتیەوە کە پەیامێک ئاڕاستی کۆمەلگا و ئاڕاستی دەوڵەتەکە دەوڵەت بە بەرپرسیارەتیەوە ئەو پەیامە وەرئەگرێت و ئیشی لەسەر ئەکا و چاکی ئەکا بەڵام تۆ ئەم قسەیە بۆ ناو وڵاتێکی وەکو تورکیا ڕاست نییە بۆ لەبەر ئەوەی کە تۆ دەوڵەتێکە وەکو بیدایەت ئاماژەم پێەیە دەوڵەتێکە بە هەموو پیاوانەکان دەوڵەتێکی ستەمکارە دەوڵەتێکە
کە لەسەر بنەمای ئستەمکاری و زوڵم و ناعەدالەتی ئەو ئەسڵەن ناوی حزبەکەی زۆر بەعکسەوەیە حزبی ناعەدالەتی و سەرکوتکردنە کە ئەو لەسەر ئەو نەهجە ئیش ئەکا لەبەرەوە تۆ چاوەڕێی چی ئەەکەی نووسەر لەوێ چ پەیامێک بگەێنێ دەزانی نووسەرێکی بەناوبانگی ڕۆمانوسێکی ئەلیف شەفەق هەیە کە کاتی خۆی ڕۆمانێکی دەرکرد وا بزانم چل نامەی عشقا ئەوەیانەوە بزانم ئەو کتێبەی هین کرد قەدەغە کرد ئەردۆغان و هەروەها چووە دادگاوە ئەلیف شەفەق ڕاستە لە ئەخیرا دوای چەند ساڵێک محکەمەکەی بردەوە بەڵام سەبەبەکە چی بوو سەبەبەکە ئەوە بوو لە کتێبەکەی باس لە مێژووی ئەرمەنیەکانەکە و ئەو زوڵم و زۆرداری کە کەوتۆتە سەر ئەرمەنیەکان هەروەها لە جێگەیەکی بچووکیشا باسی کوردیشی تایە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە وەکو پێم وتی ئەم ممارەساتە ئەم با بڵین سیاسەتە تەنها لە دژی کورد ناکە لە دژی تورکەکانی شەیکا لە دژی ئەوروپیەکانی شەیکا لە دژی ئەنجا بە تایبەت تەوان لەدەست لە دژی میلەتێکی بێخاک و بێوڵاتی وەکو کوردیش کە لە تورکایە بەو شێوەیە ڕفتاری لەگەڵا ئەکرێ کەم کە ئەڵەی ژنانیش چۆن بە قەڵەمەکانیان با بڵێن با من وای سیاغە بکەمەوە ببن بە هێزێکی فشار و لە بواری نووسی ناجێ دەستیان هەبێت و پەیام ئاراستی کۆمەلگا بکەن لە کۆمەلگای ئێمەیە یەکێ لەو مۆدلانی کە سەپێنراوە بەسەر ژنا و ژنی نووسەرا ئەوەیە کە ژن تەنها باسی قەزیی ژن بکات و تەنها باسی دۆزی ژن بکات لە کاتێکە ئێمە پێویستیمان بە ژنانێکە وەکو خات و فیگەن کە ئیش لەسەر دۆزێکی میلی ئەکات دۆزی دەوڵەتەکەیەکە باس لە ئەو ینی سیاسەتە نابەجێ و چەوتانە ئەکا کە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە ئێمە پێویستیمان بە یەکدەسی هەیە بە شان بەشانی یەک ئیش بکەین پشتگیری یەک بکەین قسەی هاوڕێک من بیرەکەوێتەوە ئەڵێ ئەو ژنانەی کە هەڵگری بیرێکی فێمینیستین تەنها لەوەیە تەطبیقی ئەکەن کە دژایەتی ژنەکانی تری پێکەن با ئێمە ئەگەر تەرکیز بکەینە سەر ئەم لایەنی قسەکانمان ژنەکانیش بە مەسەلەیەکی وەکو فیگەن بکەن بە نمونە بۆ خۆیان من کە ئەم قسە ئەەکەم ڕاستە باسی ژن پێویستەکە باسی ژن بکەم بەڵام پێویستەکە من لە تەواوی کۆمەلگایەک ورد بمەوە لە تەواوی سیستمێک کە ئەو کۆمەلگایە ئەبا بەڕێوە و کە دەنگی ئازاد با بڵێن کپ ئەکا بێگومان دەسەڵاتەکەی ئێمەش و ئەو حیزبانی کە لە دەسەڵاتیشان لە کوردستان لەوە بە دوور نین ئەوەتانێ ئێمە ڕۆژانە لێرە و لەوێ ئەیبیستینەوە کە بە شێوازێک مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووسانە ئەگرێت و نمونەمان زۆر زۆر لە بەردەستایە کە هەر نەبێ نمونەی ڕۆژنامە و نووسەرەکانی بادینان کە هەتا ئێستا کەس چارە نووسیان نازانێ ئەمە یەکێکە لە سیماکانی ئەو دەسەڵاتە کە بە هیچ شێوەیەک سڵی لە هیچ شتێک نەکردوتەوە لە کاتێکا ڕۆژانە لەسەر تەلەڤیزیۆن بە هەموو شێوازێک بە هەموو زمانەکان بە هەموو شێوازەکان ئیدعای دیموکراسی دەکات و ئیدعای کوردستانێکی ئازادەکە لە کاتێکا ئەو پراوێزی ئازادی کە لە کوردستانە هەیە ئەوە خەڵکە دروستی کردووە ئەوە نووسری ئازادە دروستی کردووە دەسەڵاتەکە نەیبەخشیەوە بە دەسەڵاتەکە بێت ڕێک وەکو سیاسەتەکەی تورکیا بکات و سیاسەتی ئێران بکات و سیاسەتی دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان دووبارە بکاتەوە لە کوردستانیشا ئێمە پێویستیمان بەوەیە کە جارێکی تر بە خیتابەکانمانە بچینەوە جارێکی تر بزانین ئێمە لە کوا گیرمان خواردووە چۆن خەڵک وشیارکەینەوە ئەمە زۆر مهمە با یەکەم جار ئێمە بیر لەوە بکەینەوە خەڵک چۆن وشیار بکەینەوە چۆن قەزیەکی گرنگ کە دەوڵەت زۆر لی بێت باکە ئێمە بتوانین بیکەین بە قەزێکی ڕایگشتی و بتوانین باری سەرنجی کۆمەلگای نێو دەوڵەتی بۆ ڕاکێشین ئێمە هیچ هینێکمان بۆ نەماوەتەوە چکە بۆ نمونە تۆ کە لە کوردستانی و ئەنووسیت و چالاکی ڕۆژنامەوانی ئەەکەی لە سایەی دەسەڵاتێکە چالاک نیت کە هەست بە بەرپرسیارێت چی بکات و گوێ لە تۆ بگرێت و گوێ لە نووسەر و ڕۆژنامەوانەکانی تر بگرێت بۆ ئەوەی بەخۆیان بچێتەوە و لانی کەمی ئەو ڕخنانی کە لێیان ئەگیرێت چاوی پیا بخشێنەوە چاکیکەن
بەڵکو ئێمە کۆمەلگای نێودەوڵەتی دەرەوەمان لەبەردەستایە ڕێکخراوەکانمان لە ڕێکخراوە جیهانەکانمان لەبەردەستایە کە کار لەسەر مافەکانی مرۆڤ و مافەکانی ڕۆژنامەوان و ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕین ئەکەین بتوانین ئەوانە ئاگادارکەینەوە لەو ممارەساتانەی کە لە وڵاتەکەمانە ڕوئەیە لەوەی کە لەگەڵ ڕۆژنامەوان و نووسەر و چالاکوانەکانە ئەکرێ من بەم شێوەی ئەبینم ئەم پرۆسەیە زۆر پرۆسەیەکی ئاڵۆز و قورسە ئێمە پێویستیمان بە هوشیارێکی زۆر گەورەیە پێویستیمان بەوەیە جارێکی کە خوێندنەوە بۆ ئەو کۆمەلگایە بکەین کە ئێمە بۆی ئەنووسین بۆ ئەو خەڵکی کە ئێمە ئەمانەوێ باری سەرنجیان ڕاکێشین بۆ کێشەیەک نەک میلەتێک یان کۆمەڵی خەڵک کە ئەمڕۆ لەگەڵتان وتارەکان ئەخوێنەوە و پشتگیری دەکەن بەڵام سبەینێک کە هەڵبژاردن بوو هەموو سەرە ئەگرن و خۆیانە کوژن بۆ ئەوی بچنە پێشەوە دەنگ بۆ حیزبەکان بنەوە ئێمە بێ فێریان بکەین ئەو حیزبانە سزا بدەن بەوەی کە نەچن دەنگیان بۆ بدەن ئەمە زۆر مهمە ئەزانی لە ئەوروپا لە زۆری ئەوەی متابعم بلانی کەم لە هۆڵندا و لە ئەڵمانیا ینی ساڵانە دیراسی ئەوەکەن ڕێژەی دەنگدەر بۆچی کەم بۆتەوە بۆ فلان حیزب و فلان حیزب لەوە ئەکۆڵنەوە کەم تەرخەمی ئەم حیزبانە چییە بۆچی دەنگدەر زانی سنووقی دەنگدانەکان سەنگی مەحەکن ئێمە ئەگەر دان بە خۆمانە بگرین و بتوانین خەڵک هوشیارکەینەوە لەوەی کە تۆ بزانی بۆ چێ دەنگ ئەی بۆ چی دەنگی بۆ ئەی ئەم حیزبە چی بۆ تۆ کردو و چیت بۆ ئەکا ڕەنگە تۆ نەزانی لە مستەقبەلاتی وەکە بەڵام خۆمێژوویەکی درێژە لە بەردەسا و لە بیرتە ئەو 30 ساڵە چی ئەکا و چی نەکردووە لە کوردستانە تۆ بێن ئەمانە و هەموو لە بیر بێ ئەمە هەمووی بەڕاستی وەکو پێم وتی زۆر شتی کەشێک کە ڕەنگە ئیسەیتر کاتی بەرنمەکە ئەوە نەما بێ بۆی بتوانین لەوە زیاتر باسیکەین بەڵام بەڕای من ئێمە پێویستیمان بەوەیە کە جارێکی کە بە خیتابەکانمانە بچینەوە بە خۆمانە بچینەوە ئێمە چیمان لەم دەسەڵاتە ئەوێ و چۆنی بگۆڕین یەکەم جار بە سزادانیان لەسەر سنووقەکانی دەنگدان